مرۆکە ئێمە کۆمەڵێک لە چالاگوانی مەدەنی و مامۆستای زانکۆ بگرە لە مامۆستایانی ئاینی و کەسایەتەکانی شاری هەولێر کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لە بارەگای حیزبی شووعی کوردستانی عێراق. ئەم کۆبوونەوەیە دژی بە ئەم لەشکرکێشەی تورکیا بۆ ناوخاچی هەرێمی کوردستان کە لە ماوەی ڕابردوودا هێرشەکان چڕتر بۆتەوە ئەمڕۆکە دەبینین هاوڵاتیانی سڤیل دەکرێنە ئاماج و تورکیا ئاماجی شەڕ نیە لەگەڵ تورکیا ئاماجی ئەوەیە تەنها لە ناوبردنی قڕکردنی کووردە گەلی کووردە. ئەم شەڕا درێژە دەخایەن بۆ ئەوانە کە تورکیا زیاتر لە چەند کیلۆمەتری بڕیوە بەپێ ئەو معلوماتی بە پێ ئەو زانیان لای ئێمەیە ئەم ڕێککەوتنە لە نێوان عێراق و تورکیا بۆی کراوە 30 کیلۆمەتر بتوانانی بێتە ناوخاچی هەرێمی کوردستان و عێراق ئەم 30 کیلۆمەتر زیاتر تێبڕاندووە ڕۆژانە بەردەوام هێرشەکان بۆ سەرگەلی کورد لە باشووردا سەر کردوتەوە. بگرە لە چەند ڕۆژی ڕابردووە هێرشێکی فڕۆکەکانی تورکیا بۆ سەر هاوڵاتیانی سڤیل و مەدەنی چەند هاوڵاتی کردە شەهید و چەند هاوڵاتی بوونە قوربانی بوونە کەم ئەندام و بوونە بریندار بوون بەهۆیەوە. بۆیە ئێمە ئەمڕۆکە بڕیارماندا بە هەموو لایەنەکان بە هەموو چالاگوانان و ئەوانی کەلیکواندا کۆبوونەوە دەستەیەک ڕابگەینێن دش بەم شەڕە دەستەکەمان بزافی ئاشتی دش بە شەڕ ڕامانگەیان ئەم بزافە دش بە ئاشتی بە دژی بە شەڕ و بۆ ئەوەیە کە کۆمەڵێک خەڵکی تایە و پێکال لە عەود دەستە بۆ بەڕێوەبردننی ئەم زافە و چەندین کەسایەتی تریش لە پشتگیریماندایان و دەچین یەکەم جا بەرگەمە ئەوانەیە سەردانی حیزبولایەنە سیاسیەکان بکەین و سەردانی عێراق بکەین، سەردانی پەرلەمانی عێراق بکەین، سەردانی سەرۆکۆماری عێراق بکەین، سەردانی سەرۆکوەزیرانی عێراق بکەین، سەردانی هەموو لایەنە سیاسیەکان بکەین، سەردانی کەسایەتیەکان بکەین بۆ ئەوەی ئێمە پێمان وایە ئەم شەڕە لە عێراقەوە گواستراوەتەوە بۆ هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستانیش بێدەنجین واندووە لە پاڵەمەدا بەیاننامەیەکی زۆر شەرمنانە، بەیاننامەیەکی زۆر بێ لاواز و ضعیف دەرکرا دژی بەمەدا بەڕاستی جێگای داخە ئەم شەڕە بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووە دژی بە گەلی کورد دژ بە پەکەنی ئەم شەڕە دژ بە هەموو گەلی کووردە بۆ لەناوبردنی گەلی کووردە بۆ قڕکردنی گەلی کووردە. بگرە ئێمە بۆ ئەومان زیاترە لە ڕیفراندۆمی باشووردا تورکیا بە ئاشکرا بەڕوون ئاشکرا دژایەتێکی یەکجار زۆری گەلی کوردی کرد خۆ ئەمە پەکە لەگەڵانە و بەشداری نەکرد. خۆەوە بڕون و ئاشکرایە کە هەندێک حزب هەبوو لێکوانە ئێستا و لە داهاتوو لە ڕابردووشدا دیتمان پشتگیریش زۆری تورکیا بوو کەچی تورکیا زۆر گەورەتی سوکاتی پێکرد لە هەرێمی کوردستان. بۆیە ئێمە ئەم زافمە ڕاگەدون ئینشاڵڵا هیوادارین هەموو پشتگیریمان بکەن هەموو لایەن سیاسی داوا لە هەموو هاو نیشتیمانیان دەکەین، داوا لە کوردستانیان دەکەین، داوا لە وڵات پارێزان دەکەین، داوا لە کەسایەتیان دەکەین، داوا لە هەموو حزب سیاسیەکانە پشتگیریمان بکەن دژی بەمە ئێمە هاتوونە داوای ئاشتی ئەەکەین، داوای ڕاگررتنی ئەم شەڕەکەین بۆیە داوایان لەکەین بە هەموو لایەک هاوکارمان